حکومەتدا حد دەستبەرداری هەموو شتێکی بی دەستبەرداری پایتەخت نابی دنیا بن کار بەدەستانی هەولێر دەستبەرداری پایتەخت نابن پایتەخت زۆر زۆر گەورەیە وەڵا دەستیان خۆشبی سوپاسی برا گەورە دەکەین کە پارەکی هەتا ڕادەیەکی باشی تەرخان کردووە بۆ نۆژنکردنەوەی یاریگای شەید فەڕەنس و هەریری بۆ ئەو شێرە پیاوە مەزنەی کە هەردەم لەناو دڵی هاندەرانە قەت هەتا و ڕۆژی ئێمەش وەفات دەکەین ناتوانین شەید فەڕەنسۆ لەبیرکەین چکە کاری زۆر جوان و باشی کردیە لە بۆ یانەکەمان هیواداریشین ئەو دەستە کاتیەش دێتن ئەو دەستەی کە دانرایە کەس دژایەتیان نەکا با ئیشکارەکانیان ببینین کۆمەڵە گەنجێکی لێهاتوو چەندین ساڵە خزمەتی ئەو شارەیان کردووە معنێ بە کاک سەفینۆ بە کاک زێماوە بە ئاڵاخانەوە هەمویان معنەمە با ناوی یەکە بەیەکە هەمویان کەسی ئەو شارەنە با دەرفەتەکیان پێدرێت ئەوانە بە سەوت هاتینە بە ئینتیخاب هاتینە معنە حەز دەکەین دەرفەتەکیان پێ بدرێ بزانی چی دەکەن بەس دنیا بندەوەی شتی زۆر باش دەکرێت چکە حکومەتدا حد دەستبەرداری هەموو شتێکی بی دەستبەرداری پایتەخت نابی دنیا بن کار بەدەستانی هەولێر دەستبەرداری پایتەخت نابن پایتەخت زۆر زۆر گەورەیە